ئێستا ئێمە لە غەربەوە بۆمان دێتەوە کە ڕێز لەو کەم ئەندامانە بگرین ئەوانەی کە پێداویستی تایبەتیان هەیە پێویستیان بە خزمەتی تایبەتە بە ڕێزیان لێ بگرین ئەوە لەبەر لە تعلیماتێکی ئەوروپیەوە بۆمان هاتوتەوە بەڵام کە سەیری تاریخی ئیسلامەکەی پڕە لەمنەوە چۆر بووە دەیان عولەمای بەرزی ئومەتەکە ئەبینی چۆرن و عالمی گەورەشن و خەڵک هەمووی بە پێشەوە داینەوە ئیبن عەباس گەورەترین عالمی ئەم ئومەتەیە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و دوای سەردەمی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام چۆر بوو عولەمای تر معاذی کوڕی جەبەل خوا لێ ڕازی بێ چەکە لە عالمەکانی سەحابە شەل بوو بیلالی عەتای کوڕی ئەبی ڕەباح عەتای کوڕی ئەبی ڕەباح تەلەبەی ئیبن عەباس بوو 70 ساڵ مفتی حەج بوو یعنی 70 ساڵیش حەجی کرد و خۆش ئەم پیاوە کابرایەکی قەمور بوو پشتی چەماوە بوو چاوی خێل بوو پێستی ڕەش بوو قژی نیگرۆ بوو ئەفریقیانە لوتی پان بوو چاوی لە دواییە کوێر بوو چاوی هەڵتۆقی بوون پێستیشی ڕەش بوو چەماوە کە ئەچوە سوجدە خەڵک وێزانی کۆتەرەی سوتاوە 70 ساڵیش پێشەوایەتیە کرد و ئیبن عەباسیش خوا لێ ڕازی بێ ئەی فەرموو ئەو کەسەی دێ سوال لە منەکە با سوال لە ئیبن ئەبی ڕەباح بکە ئەوەش عالمی بەرزی ئومەتەکەن ئەنجا عولەما هەیە ئێوە لە تاریخەکە ئەیبینی مەسەلەن یەکێک ناوی ئەحوەلە خێل یعنی وەکو عاصم الأحوەل عاصمی کوڕی سولەیمانی بەسری ساڵی 142 هیجری کۆچی دوایی کردووە یەکێکە لە عالمە گەورەکانی فەرموودە هی حەدیثکۆکردنەوە و پیاوێکی زاهید و خاوەن عیبادەتی زۆر بوو یا ئەلئەخفەش 4 کەس لەم ناوە یعنی شەوچوێر فڵانی کوڕی فڵانی شەوچوێر 4 کەس لەمانە ئەنجا ناویان ناون ئەخفەشی گەورە ئەخفەشی وەسەد ئەخفەشی بچووک و هەروەها ئەمانە ئەخفەشی دیمەشقی گەورەکان ناوی عەبدولحەمیدی کوڕی عەبدولمەجیدە ساڵی 177 هیجری کۆچی دوایی کردەوە ئەمانە مەشهورن طبعا هەمویان عولەمای عەرەبین و لە ئەدەبی عەرەبی و لە زمانەوانی و جگە لە فقه و عەقیدەکەش باسەکرێنەوە یەکی تر الأصم حاتم الأصم کە پێوترە لقمان و هذه الأمة يعني پیاوی حەکیمی ئەم ئومەتەیە یەکێکی تریان ناوی محەممەدی کوڕی یعقوبی کوڕی یوسفی ئەمەویە هەر لەقەبەکەی دیسان هەر ئەسەمە ینی کەڕ ئەمیان ساڵی 346 هیجری کۆچی دوایی کرد یان شەل الأعرج عەبدوڕەحمانی کوڕی هورمز ساڵی 170 هیجری کۆچی دوایی کردو کە یەکێکە لە عولەما بەرزەکانی ئومەتی ئیسلام و خاوەنی قیراءات و فقه الأعمش الأعمى معاویە کوڕی سوفیان نەک معاویە کوڕی ئەبی سوفیان ئەو سەحابیە معاویە کوڕی سوفیان ساڵی 220 هیجری کۆچی دوایی کردووە ئەوی شاعرێکی گەورە بوو لە تەلەبەکانی کیسائیە کیسائی مدیری مەدرسەی کوفەیە لە مەدرسەی اختلافاتی نەحو لوغە ئەفطاس یعنی ئەوەی کە لوتی پان بۆتەوە هەروەها عەلی کوڕی حەسەنی هوذلی ساڵی 253 هیجری کۆچی دوایی کردو کە یەکێکە لە گەورەترین عولەمای نیسابور و شەیخی زمانی خۆی بوو شەیخی حەدیثە و مەسنەدی تایبەت بە خۆی هەیە مەشهورە ئەمانە هەمووی هەر یەکێک لەمانە بە لەقەبەکانیانەوە ناسراون خزمەتیش بەردەوام کراون لەم سەردەمە شایەتی وەکو فرانکلین ڕۆزفەلد ڕئیسی ئەمریکا ڕئیسی 32یەمی ئەمریکا بوو ئەم پیاوە عادەتەن ئێستا لە ئەمریکا تەوە ئێستا وای لێ هاتووە 4 ساڵ حکومەکە قابلی تازەکردنەوە 4 ساڵی تریش حکومەکە وەکو کلینتۆن کە 8 ساڵی بۆ نمونە حکم کرد ڕۆزفەلد 4 ساڵی حکم کرد چواری تری حکم کرد دوای چواری تری حکم کرد دوای چواری تریش دیسان هەڵبژێرایەوە لە 57 ڕۆژە کۆچی دوایی کرد هەمووشی لەسەر کورسی کارەبای لەسەر کورسی حرەکەتیە کرد لەبەرەوەشە لە لیتوش بوو و ئەو هەموو ئیبداع و داهێنان و ئەو شتە خزمەتە گەورانش کە کردوێتی یەکێکە لەو ڕیزی گەورەکان کە لە سێمین دوای هەندێک لەو مەشهورانەی یەکەمیان وەکو فرانکلینی یەکەم و ئەوانە کە ڕسمی لەسەر $100 هەیە هەروەها ئەوانەی تر ئەوە یەکێکە لەو گەورانی وەکو ئەبراهام لینکۆڵن وەوان لەبەرەوە خزمەتکردنی ئەوانەی کە پێداویستی تایبەتیان هەیە بە تەئکید ئەجرێکی زۆر گەورەی یەکێ لەو چیرۆکە سەیرانێکی خوێندمەوە ئافرەتێکی هندستانی اختصاصی پەروەردەکردنی ئەم مناڵانێ مرکزێکی کردبووەوە بۆ پەروەردەکردنی مناڵان مناڵێکی مسلمانی معوەق دێنن بۆ ئەوێ خزمەتیەکە هەر ئەم مناڵە معوەقە ئەبێ بە سەبەبێ بۆ هیدایەتدانی ئەم ژنە دوای ژنەکە مسلمانە بێ و باسی خۆشێکا و باسەکەیم خوێندۆتەوە کە چۆن مسلمانە بێ بە سەبەبی ئەو مناڵەش
ئەمە جگە لەوەی کە ئەو ئەبێ بە سەبەبێ سەرچاوی خێر ئەمە ئافرەتە وەختێک کە ئەم مناڵە بە خێوەکە گەورەی ئەکا خزمەتیەکە پاشان پیاوەکان احتیمامی زیاتر پێدەن و تا ئەو زەمنەی خەنە سەر خزمەتکردنێکی تر هەموو ئەمانە سەرچاوی خێرن ینی وەکو ئەوە یەکێک مەسەلە من نووسەرم کتێبە نووسم کتێب چاپەکەم ئەمێ ئەو سەرچاوی خێرم بێ لەوێ بۆم بێ بەڵام سەرچاوی خێری تۆ لێرەیە سەرچاوی خێری تر یەکێکی تر پارەکەیەتی